لە 2020ەوە خەریک بووم بچمەوەی دابنێم مایدەی بەبڕم پیان نەبڕات چەند دکتۆرەکەم کرد وەزنم 130 کیلۆ بوو ئێستا وەشکردی ئەوەی دێر و کاوان هەین ئەو دکتۆرە هەن 130 بوو دوای ئەویان لۆدانام ئاخی توش باڵۆنە چەند لۆدانام بەس باڵۆنەکە لە جاعەتی نەینا مانگە سارێکی بۆ سارێک بەدەستاوی دکتۆرانە خۆش بی هی کاک دێر و کاوەی شتێکی جوانە لۆکردن بەڕاستی خۆیان پێوەماندەکردم هەر لە ژۆرەوەش تقریبەن ساعەتێک هەر بە خاکیان لۆدانام چونکە سینگم تەواو نەبوو دکتۆرەکانی کەس نەدەیرا خۆ لە بەڕاکەن لە بەخاتی سینگم ساعەتێک زیاتر وەڵا بە خاکیان لۆکردم زۆر مەمنونانم دەستاویان خۆش بی لۆ پارەی وەڵی هەر حیسابکە چی وەرنەگرتیە نا وەڵا ساعەتم زۆر باشم وای بەزانم الحەمدوللا زۆر باش دەستاو خۆش بی لەو مستەشفەی خاوینترمان هەتووە بەڕاستی بە خزمەتن و ئەو وەکان دێنە ساعەتی جارێک دەرزی لێ دەنەوە دەکەن دەستاو خۆش بی ئەخەمە یەکیت کەشمان کردم پێشی ئێستا کەم کردی سارێک و تقریبەن 3 مانگ 4 مانگ دەبی هەر وەزنیشی تەواوی نایتەوە وارێەوە نارێ وەڵا دەستاوی خۆش بی و زۆر مەمنونینی و ئەمریان درێژ بی عەرەبی بەڕاستی ئەو کردی کەس نەیکردی لۆما هەرێ وەڵا واقعیدان بنیسی و زۆر مەمنونیانی و میهرەبانی دڵسۆزی و لێزانی